نۆرەی منە بۆلا ئەحمەد تینوبوو بەم دروشمەوە خۆی گەیاندە لووتکەی دەسەڵاتی نەیجیریا. ڕۆژی 25 شوبات هەڵبژاردننی سەرۆکی وڵات، جێگیری سەرۆک، ئەنجومەنی نوێنەران و پیرانی وڵاتەکە بەڕێوەچوو. نەیجیریا بە گەورەترین وڵاتی دیموکراسی ئەفریقا هەژمار دەکرێت. لە ساڵی 1999 کاربا سیستەمی دیموکراسی لە وڵاتەدا دەکرێت. ئەگەرچی سیستەمەکە بێکێشە و ڕەخنە نییە. بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکی وڵاتەکە 18 کەس خۆیان کاندید کرد، بەڵام کێبڕکەی سەخت لە نێوان کاندیدی سێ پاردا بوو. لە نێو ئەوانیشدا بۆلا ئەحمەد تینوبوو کاندیدی پارتی کۆنگرەی پێشکەوت و خوازان کە پارتی دەسەڵاتداری وڵاتەکەیە سەرکەوتنی بەدەستێنا و دەبێتە سەرۆکی وڵاتەکە. بۆلا تینوبوو توانی لە 36.61 دەنگەکان بەدەست بهێنێت و بەسەر کاندیدا ڕکابەرەکانیدا سەرکەوت. ئەتیکو ئەبوبەکار جێگیری پێشووی سەرۆکی نەیجیریا کە کاندیدی سەرەکی پارتی ئۆپۆزیسیۆن بوو لە 129 دەنگەکانی بەدەست هێنا. پیتەر ئۆبی کاندیدی پارتی کرێکارانیش لە 125.4 دەنگەکانی بەدەست هێنا. بۆلا تینوبووی 70 ساڵ پێشتر پارێزگاری ویلایەتی لاگۆس بوو، بەڵام لەو ویلایەتە سەر نەکەوت لە کاتێکدا لە ویلایەتەکانی دیکە دەنگێکی زۆری بەدەستێنا. بۆلا تینوبوو یەکێکە لە دەوڵەمەندترین سیاسیەکانی نەیجیریا، جەماوەرێکی زۆری لاجیلی گەنجی وڵاتەکە هەیە. ئەو بانگەشەی زۆری بۆ هەڵبژاردنەکە کرد، بەڵام یەک دروشمی هەبوو، دەیگوت نۆرەی منە. سەرنجام نۆرەشی هات. هەڵبژاردنەکەی نەیجیریا لەلایەن دوو پارتا سەرەکی دۆڕاوەکەوە ڕەت دەکرێتەوە و دەڵێن ساختەکاری تێدا کراوە. نەیجیریا کە وڵاتێکی 200 میلیۆن کەسیە و ڕێژەی نەخوێندەواری تێیدا لە 162. ئەو ڕۆژەی هەڵبژاردنەکان بەڕێوەچوون، کۆمسیۆن 6 کاتژمێری بۆ پرۆسەی دەنگدان دیاری کرد، بەڵام دواتر کاتەکەیان درێژ کردەوە، ئەوەش گومانی خستە سەر پرۆسەکە. بۆلا تینوبوو کە لە باشووری ڕۆژاوای وڵاتەکەی با باوکی ڕۆحی سیاسەت ناسراوە، لە دوای سەرکەوتنی ئەمڕۆ لا گوتارێکدا داوای ئاشتەوایی لەگەڵ نەیارەکانی دەکرد. گوتی ئەم دەرفەتە دەقۆزمەوە و داوا لە هاوڕێ ڕکابەرەکانم دەکەم با پێکەوە یەک بگرین، ئەوانشی ڕەخنەیان لە ئەنجامی هەڵبژاردنەکە هەیە با لە دادگا تانە لە ئەنجامەکان بدەن.